لە کۆتاییەکانی قۆناغی یەکەمی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ نزیک دەبینەوە. تاکو ئێستا 11 زانکۆ ماڵ ئاواییان لێکردین و 11 زانکۆ خۆیان گەیاندا قۆناغی داهاتوو. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی سەلاحەدین و زانکۆی ئەمریکی کوردستان بەریەک کەوتن. قوتابیانی زانکۆی سەلاحەدین بەورەیەکی بەرزەوە بە ئەندازەی مێژووی زانکۆکەیان خۆیان بۆ بەرنامەکە ئامادەکرد بوو. قوتابیانی زانکۆی ئەمریکی کوردستانیش بەدەستێکی پڕ لە زانیاری هاتنە سەرسەکۆی بەرنامەکە. سەرەتا هەردوو زانکۆ لە کەتەگۆری زانستی دەستیان پێکرد. هەردووکیان بەو پەڕی لەخۆ بردنەوە لە چرکەکانی سەرەتا وەڵامیان هەڵبژارد، بەڵام خێرایی وای لێکردن کە هەردووکیان بە هەڵەدا بڕۆن و پەنا بۆ کەتەگۆریە ئەدەبیەکان ببن. زانکۆی سەلاحەدین لەم کەتەگۆریەدا بە ختیاوەریان بوو، توانیان یەکەمین دەخاڵی خۆیان بەدەست بهێنن، بەڵام قوتابیانی زانکۆی ئەمریکی کوردستان لێرەش بە هەڵەدا چوون و بەختیاوەریان نەبوو. با سەرەتایەکی سەخت هەردوو لە دەستیان پێکرد. ئیدی هەردوو زانکۆ استراتیژیان نەما لە هەر کەتەگۆریەک هەوڵی بەدەستێنانی خاڵیان دەدا. لە کۆتایی قۆناغی یەکەم زانکۆی سەلاحەدین بە هێزی زانست و بوونی بەخت لە کۆمەڵێک پرسیار توانی بە جیاوازێکی زۆر بە پێش زانکۆی ئەمریکی کوردستان بکەوێت. لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی زانکۆی ئەمریکی زۆر هەوڵیدا ئەو خاڵانەی لە قۆناغی یەکەم لە دەستیدا بوو لە قۆناغی دووەم قەرەبوویان کاتەوە، بەڵام بوونی زانیاری زۆری قوتابیانی زانکۆی سەلاحەدین ئەو خەونەی لەناو بردوو لە کۆتایی توانی بە 105 خاڵ بەرامبەر 70 خاڵ لە زانکۆی ئەمریکی کوردستان بباتەوە و خۆی بگەێنێتە قۆناغی داهاتوو. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی 12هەم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان، سڵاوتان لەبێ، زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و یازی شادبم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. لەم بەرنامەیەماندا بە هەمان شێوە دوو زانکۆ بەشدارن ململانێ دەکەن بۆ ئەوەی کە بچنە قۆناغی داهاتوو. بەڵام ئێوەش دەزانن، زانکۆکانیش دەزانن، منیش دەزانم کە تەنها یەک زانکۆ دەچێتە قۆناغی داهاتووی ئەو زانکۆیەکە زۆرترین خاڵ بەدەست بێنێ بۆ ئەو زانکۆی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە جێمان دەهێڵێت. ئەو دوو زانکۆی کە ئەمڕۆ بەشدارن ململانێ دەکەن بریتین لە زانکۆی لوبنانی فەڕەنسی. سەنا محەممەد 19 ساڵ، قوتابی قۆناغی سێی بەشی یاسا زانکۆی لوبنانی فەڕەنسی. ئارەزومەوەیە لە بەشەکەم سەرکەوتوو. من مستەفا محسین، تەمەنم 25 ساڵە، قوتابی قۆناغی پێنجەم لە بەشی یاسا زانکۆی لوبنانی فەڕەنسی. ئارەزومەوەی بمە پارێزەری سەرکەوتوو. من هەڵۆ یاسین، تەمەنم 24 ساڵە، قوتابی قۆناغی سێمی بەشی کارگیرە تەندروستی لە زانکۆی لوبنانی فەڕەنسی. ئارەزومە لە داهاتوودا لە بەشی تەندروستی کار بکەم. من سلێمان ئەحمەد، تەمەن 29 ساڵ، قوتابیم لە زانکۆی لوبنانی فەڕەنسی بەشی بە بازارکردن لە قۆناغی چوارەمم. هیوا و ئاواتمەوەیە لە بواری خۆمدا سەرکەوتوو. خۆمان زۆر باش ئامادە کردووە و بەناوی بنەوە هاتوینێرە، ئینشاءڵڵا سەرەکەوین. خۆمان ئامادە کردووە، پێشبینی ئەوە دەکەم کە نەتیجەش باش بێنین و ئینشاءڵڵا پێشبینیەکەمان ڕاست دەچی و نەتیجەش باش دێن دەتوانین سەرکەین. خۆشبەختانە گروپی ئێمە باش خۆی ئامادە کردووە، سەرچاوی جیاوازمان بەکارهێناوە و سێرکی باشمان ئەنجامداوە، بە پشتیوانی خوا سەر دەکەین. پێشبینیەکی زۆر باشمان هەیە، هیوا دەخوازن سەرکەوتمی لە پرۆگرامە، بەتابەتی من و هاوڕێیانم کە زۆر خۆمان باش ئامادە کردو لە بەرنامە، هەرچەندە سترێسی زۆریشمان لەسەرە بە بۆنەوەی ئیمتیحانات دەمێکە تەواو بووە، بەڵام ئینشاءڵڵا بە نمرەیەکی باشتر لە قۆناغە دەردەچین. سروشتی پرۆگرامەکە ئەم بەرنامەیە ئاهەیە دەبێ ئەمن قوتابیەکان لە نزیکۆ بناسم، لەگەڵیان دانیشتومە، پرسیارم لێ کردوون، ئەو تێگەیشتنم هەیە کە زۆر باوەڕیان بەخۆیە و دەمانبەن بەرەو لوتکەی بردنەوە. هەروەها زانکۆی جیهان هەولێر.
محەممەد سابر تەمەن 29 ساڵ قوتابی قۆناغی دووەم بەشی سپۆر لە زانکۆی جیهان هەولێر ئارزومەوەی ئەکادیمایەکی مێکاپ لە کوردستان دامەزرێت. لانێژ ڕائەت تەمەنم 20 ساڵە قوتابیم لە قۆناغی چوارەمی زانکۆی جیهان بەشی بیۆلۆجی ئارەزوم ئەوەیە لە داهاتوودا دکتۆرا بێنم لە بوارەکەی خۆم. بورهان خەلیل تەمەن 30 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی نیوتریشن زانکۆی جیهانی هەولێر ئارەزوم ئەوەیە لە داهاتوو بمە پسپۆری خۆراک. هەڵوێست فەرهاد تەمەن 24 ساڵ قوتابی قۆناغی چواری بەشی زانستی کۆمپیوتەر لە زانکۆی جیهان هەولێر هیوادارم بم بە پرۆگرامەرێکی سەرکەوتوو. خۆمان بە خۆشحاڵ دەزانین بۆ برنەوە شاتوینە ئیشاڵەش دەژبینەوە. ئێمە ئینشاڵڵا ئیمڕۆ بە توانایەکی زۆر بەهێز و هاتینە و ئینشاڵڵا سەرکەوتووە بین. زۆر سەرچمان کردووە لە بارەی زۆر بابەتەوە و خۆمان زۆر بە باشی ئامادە کردووە ئیشاڵە دەردەچین. ئێمە وەکو تیمی خۆمان زۆر باش خۆمان ئامادە کردووە و ئامانجمان سەرکەوتنەوە ئینشاڵڵا لەگەڵ تیمی بەرامبەرمان سوود بێک دەگەینی. بە جوێرەی ئەو پێوە و ئەو فلتەرانێکەوە قوتابەکانمان پێدا چوینە باوەشناوم پێیان هەیەکەوە ئەنجامێکی زۆر باش بەدەست بێنن هەگەر هەرچنە بێ ڕکابەرێکی زۆر توندی بەرامبەرەکان دەبن. هەردوو زانکۆ بەخێر بێن. ئێوە دەزانن بەرنامەکەمان بە پرسیارێکی خێرا دەست پێ دەکات. پرسیارەکە دەکەم کام زانکۆ زوو دەسی ناوە بۆ تۆنەکە ئەتوانێ وەڵام باتەوە. گەر وەڵامەکەی ڕاست بێ مافیەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ. گەر وەڵامەکەی هەڵە بێ دەچینە لای تیمی بەرامبەر ئەوان مافیەوەیان هەیە کە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت نازناوی شاری دۆک چییە؟ بووکی کوردستان. چی؟ بووکی کوردستان. بووکی کوردستان. وا بە دۆگەڵێن؟ بووکی کوردستان شەقڵاوێ. وەڵامە ڕاستەکە دهۆکی ڕەنگین. دهۆکە ڕەنگین. کەواتە زانکۆی لوبنانی فەرەنسی مافی ئەویان هەیە کە ئێستا یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. وەرزش. وەرزش. جارێ خۆتان گەرمەکەن ها لە وەرزش بۆ دەست پێ. وەرزش ئەی یا بی؟ بی. بی. بەڵێ. وەرزش بی. کام وڵات بۆ یەکەم جار یاری بلیاردی داهێنا؟ ئەی ئەڵمانیا، بی فەرەنسا، سی ئیتالیا، دی بەرازیل. سی چرکەدانەیە. بی فەرەنسا. بی فەرەنسا. بۆچی فەرەنساتان هەڵبژارد؟ ئەو هاوڕێیان ئەمن لەگەر وەرزشەندە هاوڕێم. هاوڕێیت موستەفا ئێ چۆن زانیت کە فەرەنسا وەڵامە ڕاستەکەی خوێندیتمەوە. خوێندوتە تۆ؟ جا نازانم معلوماتکە خیانەتم لێ بکەیان یا زاکر و خیانەتە لێ بکە ها؟ باشە من هیچی لەسەر ناڵێم. بابزانین فەرەنسا وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ. زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی جیهان هەولێر چ کاتەگۆریەک هەڵبژێر؟ تەکنەلۆژیا. ئەی یاخود بی؟ ئەی. کام کۆمپانیا خاوەنی تۆڕی گەڕانی ئینتەرنێتی فایرفۆکسە؟ ئەی چرۆمیۆم، بی فالکۆن، سی ئۆپێرا، دی مۆزیلا. سی چرکەتانێ؟ دی مۆزیلا. دی مۆزیلا.
دڵنیا بوون هەڵوێست بەڵێ زۆر دڵنیابووی 100 لە 100 100 لە 100 100 لە 100 ئینشەڵڵا محەممەد زۆر دڵنیا نییە ئەمن لە سوۆسیال میدیا زۆر زیرەک نیم لە چیازی مەسقەمان بۆ خۆت یعنی ئەوە بڕاتان بە هەڵوێستێ هاکە زانیارەکانی دوانە برا گەورە تەکنەلۆژیا دەبی برا گەوراتیش بنوێنی لە تەکنۆلۆژیا برا گەورەیە برا گەورەیە باشە با بزانین ئەی باشە با تۆ زانیاریمان بەرێ بزانین هەڵوێست ئۆپرا چییە ئۆپرا ئەو پێراش براوسەرچکەیە بەس ئەوە فایرفۆکس هەر بەخۆی مۆزیل لە فایرفۆکسە کڕۆمیمش گۆگل کڕۆمە فالکۆنم بەشجێ لێ نەبووە باشە با بزانین مۆزێلا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی هیچ کاتەگۆریەک هەڵبژێرن. تەندروستی. تەندروستی. ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن؟ ئەی. ئەی. کام لەمانە یەکێک نییە لە دەرمانە دژە زیندەیەکان. ئەی پریدنی زۆلۆن بی سیفتریاک زۆن سی سفیکسیم دی ئەمۆکسیسیلین سی چرگەدانێ ئەی پریدنی زۆلۆن ئەی پریدنی زۆلۆن بەڵێ بۆچی پریدنی زۆلۆنتان هەڵبژارد؟ ئەوانە دیکە هەموو دژە زیندەژینە ئەنتیبایۆتیکن بەڵام پریدنی زۆلۆن ئەنتیبایۆتیک نییە. ئەی چییە بۆچی بەکارە؟ ئەویان لە بۆ با بڵێن ئەویش ئەنتی ئینفلەمەیتەریە بەڵام با بڵێن ئەنتیبایۆتیک نییە. پریدنی زۆلۆن ئەنتی ئینفلەمەیشنە. ئەنتی ئینفلەمەیشنە. باشە. باشە با بزانین پریدنی زۆلۆن وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ. فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی جیهان هەولێر چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا. زێ بەنابەدڵیش وت لە تەکنەلۆژیا تەنها بیماوە کەواتە بی. کام کەسایەتی یاریدەدەری تیم بێرنێرس لی بوو لە داهێنانی کورکراوەی WWW. ئەی ڕۆبرت کایلیۆ بی ڤین سێرڤ سی ڕێی تۆملستۆن دی پاول ماکاپێترس سی چرکەدانەیە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم من بی ڤێن کرێف بی بی ڤێن کریف بن سەر ڤێن کرێف دڵنیا بوون؟ نۆ نەخێر مەشیان بەس ناوە بووە بە زیاتر مێژوویە. شکتان هەبوو لە نێوان کێوکێ؟ سی و بی. باشە با بزانین وەڵامەکەتان کە ڤینسەرڤ کە بە باوکی ئینتەرنێت دەناسرێت بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ.
زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست ڕۆبرت کایلیاو نەتانتوانی ئەو خاڵە بەدەست بێنن. زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆری هەڵبژێرن؟ بەشی مێژوو. مێژوو. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. ناوی ئەو فڕۆکەوانە چییە کە شاری هەڵەبجەی بۆمباران کرد بە چەکی کیمیایی؟ ئەی تاریق ڕەمەزان، بی محەممەد حەمزە زوبەیدی، سی علی حەسەن مەجید، دی تارق یاسین. سی شرکەتانە یان بیە یان بیە یان دیە یان دیە یان بی ئەو دوێ تاکید بیان دی تەماشا تاریخ یاسینە تارق ڕەمەزان ئەو هیچ ئەو هەردووکە بە تاکید محەممەد حەمزە زوبەیدی یان تاریخ یاسین لەبین ئەو دوێ دە شرکەتان ماوەزوو وەڵامێک منە. تاریخ یاسین دی وەڵام دی تارق یاسین تاریخ یاسین دی تارق یاسین. بۆچی تارق یاسینتان هەڵبژارد؟ واللهی زۆر تەواو دڵنیانینە بەس تارق ڕەمەزان ئەو جێگری سەرۆک کۆماری عراقی پێشوو بوو و علی حەسەن مەجیدیش ئەویش یەک لە ئەو شەو نییە. لەبین علی حەسەن مەجید بەچی ناسراو؟ علی کیمیایی. علی کیمیایی. ئەی محەممەد حەمزە زوبەیدی کامە بوو؟ لەو دووە تەکید نەبووین دیما هەڵبژارد. ڕاستی نازانانی ئێستا بینی بیە بەس زۆر دڵنیانە بوو. ڕیستی بەفتیە لە نێوان تاریق ڕەمەزان و تاریق یاسینە کێشەکەدانەبووە لەگەڵ محەممەد حەمزە لەگەڵ محەممەد حەمزە و لەگە تارق یاسینی. باشە با بزانین تاریق یاسین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست تاریق ڕەمەزان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی جیهان هەولێر چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەندروستی. تەندروستی. تەنها بی ماوە کەواتە بی. هۆرمۆنی کۆرتیزۆل لە کام ڕژێنەوە دەردەدرێت؟ ئەی ڕژێنی دەرەقی، بی ژێرمێشکە ڕژێن، سی ڕژێنی ئەدرینالین، دی پەنکریاس. سی چرکەتان هەیە؟ سی ڕژێنی ئەدرینالی. ئافرم ئەوە بیخوێنەوە تااقەتان هەبێ. تااقەتمان هەیە. ڕژێنی ئەدرینالین. بۆچی ئەدرینالینتان هەڵبژار؟ پەنکریاس سەرەتانە؟ ئەوە پەنکریاس؟ نەنە عەفوەن با منیکەم ئەوە ژێنی ئەدرینالین لە غودەی گەڤەری لەسەر گورچلا ئیفراز دەکرێت کۆرتیزۆنش لەوانە تەنظیمەکرێت. ئۆکەی. پەنکریاس ئینسۆلین و گلوکاگۆنە. ڕژێنی تایرۆکسینە. باڵێ ژێرمێشکە ڕژێنیش TSH-ئەوانەیە و زیاتر ئەدریناڵینمان پێڕاست بوو. ئەوە BFSH. باشە TSH. با بزانین ڕژێنی ئەدرینالین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵیتتان بەدەستێنا و کوێ خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. ئەی و بی هەیە کامیانتانەوێ؟ بی. بی.
بی ڤیددیویەکە تەماشایەکەین پێکەوە ئێوەش تەماشایەکەن و دوای ئەوە پرسیارتان لێ دەکەین. ئەم نەخشەیە نەخشەی کام بەشی کوردستانی گەورەیە؟ ئەی کوردستانی باشوور، بی کوردستانی باکوور، سی کوردستانی ڕۆژاوە، دی کوردستانی ڕۆژهەڵات. سی چرکەتان هەیە. باشوورۆکە نیە یان باکوورە بۆ شێوەیە هەڵکەوتوەیە شێوەکەیەوە هابوو تەماشایکەنەوە دوان تەماشایکەنەوە ئاگاتان لە کات بێت. دەریاچە شتێدا ئەگاتان لەبی بێدەچێ و دەریاچەیە وانبی دە چرکەتان ماوە زوو وەڵامێکمان بەرە. وەڵام کوردستانی ڕۆژ هەیە زوو وەڵام باکوور کوردستانی باکوور. کاتان خەریب و نەمێنێ بۆ زوو وەڵام نادەنەوە. کاتەکەتان یاک تۆزی مابوو. زۆر دڵنیان نەبوونا لە هەرمەداری بیرکرد نەخشەکەتان لەبەر چاوەی کوردستانی گەورە تقریبا قەس کە پارچە پارچەیەکەی تۆزێ لەبەر چاوتان هینە بێوانە تۆزێک لەبەر ئەو دەریاچەکەی ئەومانزانیەوە دەریاچەی وانە لە لای بەشی با بڵێن ڕۆژ ئاوا هەبوو. ئێوان لەکوێ؟ ڕۆژ هەڵات وان لە ڕۆژهەڵاتە لە باکوور قەزم ئێکواتە ینی مشکلت نەبوو. لە نێوان کام بەشەی کوردستان و کام بەشە لەوڵا لە بینی ڕۆژهەڵات و باکوور ینی تۆزەک لە نێوان ڕۆژهەڵات و باکوور دڵنیانە بوون کام بەشەیە. باشە ئێوە باکوورتان هەڵبژاردووە با بزانین وەڵامەکەتان ڕاست بوو یاخود ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە. دەخاڵی ترتان بەدەستێنە و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی جیهان. زانکۆی جیهان هەولێر چ کاتەگۆریەکە لە بژێرن؟ زانست. ئەی یاخود بی؟ ئەی کام لەم کانزایانە لە کلۆرۆفیلدا هەیە؟ ئەی مەگنیسیۆم، بی کالیسیۆم، سی زینک، دی ئەلمینیۆم. سی چرکەتانێ؟ ئەی مەگنیسیۆم. ئەی مەگنیسیۆم. کاتان زۆر مابوو لەوە ئەچوو دڵنیا بن لە وەڵامەکە. ئەکیدین 100 لە 100 دڵنیان. باشە منیژەمەوێت لە 100 دڵنیا بم و بینارانیش دڵنیا بن کەواتە ئێستا با بزانین مەگنیسیۆم وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی جیهان هەولێر ئێمەش دڵنیا بووین کە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆریەکە لە بژێرن؟ ئەدەبیات. ئەی یاخود بی؟ با ئەی بێ قەیچەکە منیش دەڵێم با ئەی بێ. کام لەم بەرهەمانە یەکێکە لە بەرهەمەکانی شێرزاد حەسەن؟ ئەی کۆشکی باڵندە غەمگینەکان، بی گوڵی ڕەش، سی سێوی سێم، دی مینای شین. سی چرکەتانەیە؟ هەڵبژاردەی بی گوڵی ڕەش. بی
گوڵی ڕەش زۆر دڵنیابوون زۆریش کاکس دێمان ناستەنەوە 100% دڵنیا بوو لە پۆلی 6 خوێندومە خوێندوتە لە پۆلی شەش بەڵێ شەشی چی ئامادەی ئامادەی بەڵێ سەرەتاییە چیرۆکەکە باسی چیەکە نەم خوێندۆتەوە بەس ئەزانی کە دەبی پۆلی شەشی ئامادەی باس کراوە شێزاد حەسەن باشە تەکیدی باشە ئەوانی ترەزان کۆشکی باڵندا غەمجینەکان ئەوی بەختیار عەلیە ئەوی بەختیار عەلیە ئی بەختیار عەلیە سێوی سێوی سێم میشێ ئەوە نییە شێزاد حەسەنیە 100 شێرزاد حەسەنی ئەی مینایشین میناشین وڵی ئەوە یەکەش پێمیم هەونیە گرنگ گوڵی باشە باشە من زۆر زانیاری ناتوانم بم بۆی ئەوەی کە بزانین گوڵی ڕەش وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کوێ خاڵەکانتان چل خاڵ زانکۆی جیهان هەولێر لەو کەتەگۆریانە کە لەبەر دەمتانایە چ کەتەگۆریەکە لە بژێرە زانست تەنها بیماوە کەواتە بی کام لەمانە شەکری سەرەکیە لە هەنگویندا ئەی گلوکۆز بی لاکتۆز سی فرەکتۆز دی مالتۆز سی چرکەتانێ ئەکیدی سەتابلیۆن سی فرەکتۆس سی فرەکتۆس فرەکتۆس بەڕای ئێوە شەکری سەرەکی هەنگوین پێک دێنێ بەڵێ لە سەدا چەند نازانن 100 ملیۆن نانایانی لە ڕێژەکەیەوە لە 100 ملیۆن ڕێژەکەی لە هەنگوینە فرەکتۆزە خۆیان شەکرەکە فرکتۆزی تر کلۆکۆز ئەی کلۆکۆز لە چیە هەیە کلۆکۆز لە هەنگوینانیە لە هەنگوینە گلوکۆز لە بلی فرکتۆز زیاتر لە هینی نەباتیە هەنگوینەکەش ئەوە کە لە گوڵەوانە دێت فرکتۆزی تیا تقریبا نەباتیە تقریبا باش مەگەر مێشانگەکە لەسەر شەکر بژێ شەکری بۆ دانێن بە سینی ئەوختا بێتە گلوکۆز زەرەریە بێ فرکتۆزەکەی زەرەری باشە بابزانین فرەکتۆز وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ لوبنانی فەرەنسی چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن وەرزش لە وەرزش تەنها ئەی ماوە کەواتە وەرزش ئەی کام هەڵبژاردەی تۆپی پێ لە ساڵی 1990 جامی گیانی بردەوە ئەی ئیسپانیا بی فەرەنسا سی هۆڵەندا دی بەرازیل سی چرکەتانەیە فەرەنسا بی فەرەنسا متەنا زۆر دڵنیا بوو ئەڵێ بی فەرەنسا یاری کۆتای لە بەرازیل بردەوە زێدانش دوو زەبت گەمەی زێدانی لە بەرازیلی بردەوە تەماشاتان کرد دیارەکە ینی بینی بوو بەڕیپلەی خۆتان ئەو کاتە نیایی بوو نهایی بوو دەرکرا دەریش کرێەوە نەبوو
ئاخر ئەو کە دەستێتان بزانام نازدان لێ کارت سوور یعنی لە نێوان فەرەنسا و بەرازیل بوو نۆتۆش یەک توالو فەڕەنسای زێدانش باشن لاعبی گەمەگەمەی زێدان بوو ئەو گەمەیە ئەستێری یاری لە چ وڵاتێک بوو گەمەکە ئیتالیا وڵاتەکە مهم نییە فەڕەنسا وڵاتەکەش فەرەنسا بوو باشە با بزانین فەرەنسا وەڵامیشی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی جیهان هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن مێژوو لە مێژوو تەنها بی ماوە کەواتە بی شۆڕژێری جیهانی جێگی ڤارە خەڵکی کام وڵات بوو ئەی کوبا بی هایتی سی چیلی دی ئەرژەنتین سی چرکەتانەیە دی ئەرجنتین دی ئەرژەنتین زۆر دڵنیا بوون بەڵێ ئەوەی زۆربەی منداڵی ئەرجنتین باشە لە کێ کۆچی دوایی کرد چی وڵی کۆچی دوایەکە نازم بەس جێگەڤارە بەخۆی دکتۆر بوو لە وڵاتی ئەرژەنتین دواتر پەیوەندی بە شۆڕشی کوباوە کرد دوای شۆڕشی کوبا ژۆ بزان بڕیاریدا یەک بەشداریەک دو شۆڕشتکە بکاتن بەڵام نازم ئەوانیان کام شۆڕ بەڵام مردنەکەشی بە مردنی خۆی نەبوو کوژرا ساژا ڕسمە هەیە کە مردیە 12 پاسەوان بەمەکەش مۆمیاکراوە سپاس بۆ زانیاریەکانتان بەڕێز دوژ نیوەی منداڵی ئەرجنتین ناوی میسی و چوارەیە باشە با بزانین ئەرجەنتین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن ئەدەبیات تەنها بی ماوە کەواتە بی کورتە ڕۆمانی کۆچی سوور بەرهەمی کام نووسەری کووردە أي حسين عارف بي خسرة وجاف سي محمد مكري دي حما كريم عارف سي شركتان هي عارفة محمد مكري كريم عارف خسرة جاف روماني دنوسي خسرة كوتشي سور زيادة لبوا مثلا لاين الشعية توشتانية ده شركتان ما وزو وڵامێکم منێ وەڵام حسين عارف دڵنیا بوون زانیاریتان نەبوو لە نێوان کێ و کێ گومانتان هەبوو والله لە نێوان هەمویان ئارێ وەڵڵا کۆچی سوور بەرجۆتان نەکەوتووە نەتان خوێنەوەتەوە بە شعری دەچێت بە شێری دەچێت باشە بابزانین حسێن عارف وەڵامیشی ڕاستە یاخود هەڵەیە
زانکۆی لوبنانی فەرەنسی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست حەمەکەریم عارف کە لە ساڵی 1950 لە کەرکووک لەدایک بووە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی جیهان هەولێر لەو کەتەگۆریانی کە ماون هونەر بیرکاری جوگرافیا کامیان هەڵبژێن؟ هونەر ئەی و بی هەیە کامیان هەڵبژێن؟ بی گرافۆلۆجی ناوی زانستی چ هونەرێکە؟ ئەی هونەری پەیکەرتاشی، بی هونەری وێنەگرتن، سی هونەری جوانکاری، دی هونەری خۆشنووسی. سی چرکەتانەیە؟ گرافۆلۆجی، فۆتۆگرافی، فۆتۆگرافیا گرافۆلۆجی، خۆشنووسی. نه ئەم زۆر دەرە هونەری خۆشنووسی. ئەکی کۆتۆ خۆشنووسی؟ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام؟ دی هونەری خۆشنووسی. دی هونەری خۆشنووسی. لەوە چێ زۆر دڵنیا نەبوو بێتن لە وەڵامەکەتان. تۆزێک بەلەماکرێگەنا ڕێیشکەمانەوە ڕاکی ترتان چی بوو؟ بە جوابەکەی وەگرن ڕێیەکەت پێ دەڵێ سەر ڕاکەم پێ بڵێ. بەڕای من هونەری وێنەگرتن فۆتۆگرافیا هەر فۆتۆگرافیا جوانکاری ئارتێستە ینی ئەوش ئارتەکە بەس ینی ئەو نییە پێکە تاشیش یعنی کەواتە بەس هونەری خۆشنووسی مایەوە ئێ؟ ئەمە ژۆمە هەڵبژارد گرافۆلۆجیە گرافیش بەخۆی مادای گراف گراف. باشە با بزانین گرافۆلۆجی ناوی زانستی هونەری خۆشنووسیە. بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخۆت هەڵەیە؟ زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خەڵەکانتان 6 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی لەو کەتەگۆریانی کە ماون هونەر بیرکاری جوگرافیا چ کەتەگۆریەک هەڵبژێرن؟ جوگرافیا. لە جوگرافیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی شوێنگەی جوگرافی شارۆچکەی ئامێدی دەکەوێتە کوێی پارێزگای دهۆک؟ ئەی باشووری ڕۆژهەڵات، بی باکووری ڕۆژاوە، سی باکووری ڕۆژهەڵات، دی باشووری ڕۆژاوە. سی چرکەتانەیە؟ لێرە باکوور هیچ بەس لە دهۆکەوە دێ خواریان زیاتر سەری باکووری ڕۆژهەڵات نییە باکووری ڕۆژهەڵات ئەمریکاواتە دەبێ ئەگەر وەبی لە باکوور ڕۆژهەڵات تبی لە لای بابڵە ئێران نزیکە لە ئێران. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام کاتان خەریکە نامێنێ. باکووری ڕۆژهەڵات باکووری ڕۆژهەڵات چی؟ باکووری ڕۆژهەڵات سی باشەیە سیەکە بڵێن سی باکووری ڕۆژهەڵات. سی باکووری ڕۆژهەڵات. چۆنتان بۆ دەرکەوت یعنی لە بەرچاوتانە بڵێن ئەکوێتە چۆن لێکتاندایەوە باکووری ڕۆژهەڵات؟ لێرەوە دهۆک باکوورە بەس لە ناو دهۆک دەکەوتە ڕۆژهەڵات یان ڕۆژئاوا لەوەی هەندێک شکالاتیەوە. یعنی خۆی باکوورە باکووری ئاخر باکووری باکوورە و زە باکوورەکەیان ڕۆژهەڵاتدان ڕۆژ لە باکووری دۆکە وای لۆچین پرسیارەکە وەیە شارۆچکەی دەکەوێتە کوێی پارێزگای دۆک؟ سەر و دۆکە یعنی باکوورە. بەڵام ئێوە دڵنیانە من ڕۆژهەڵاتە
یا ڕۆژاوایە دەباشە با بزانین باکووری ڕۆژهەڵات وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی جیهان هەولێر دوو کەتەگۆری ماوە هونەر بیرکاری کامیان هەڵەبژێرن بیکاری بیرکاری ئەی یاخود بی ئەی ئەگەر تەمەنی باوکێک لە ئێستادا 3 ئەوەندەی تەمەنی کوڕەکەی بێت دوای 12 ساڵ تەمەنی باوکەکە دەبێتە 2 ئەوەندەی تەمەنی کوڕەکەی تەمەنی باوکەکە لە ئێستادا چەندە؟ ئەی 45 ساڵ بی 36 ساڵ سی 43 ساڵ دی 34 ساڵ سی چرکەتانەیە ئەگەر باوکە ئەکیدی ئەخەتە مشاکە کەم دوازدە بکە بکە دەکاتت چەند دەکە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام بی 36 بی 36 ساڵ لانێش چۆن گەیشتە ئەو دەرەنجامی کە 36 ساڵ وەڵامێکی ڕاستە ئەگەر دوازدەی کەمی ئەوانە بکەین مەسەرەن دوازدەی کەمی 36 بکەین دەکاتە 24 دا بەش 3 لە بۆمان دەردەکەوی کە بابەکە ئێستا 36 ساڵە باشە با بزانین لۆجیکەکەی تۆ ڕاستە یاخۆت 36 ساڵ وەڵامێکی هەڵەیە زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 7 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی ئەو کەتەگۆریانی کە ماوەن هونەر بیرکاری کامیان هەڵە هونەر لە هونەر تەنها ئەی ماوە ڤیددیوەیەکە تەماشای و ڤیددیوەکەن دوای ئەوە ئێمە پرسیارتان لێ دەکەین. ناوی ئەم پارچە میلۆدیە چییە کە بە کۆنترین میلۆدی دادەنرێت لە جیهاندا؟ ئەی تێی دیەم بی ئەشیر شیریم سی هاریان هەیم دی فۆس هیلاریان سی چرکەدانێ شرقية أوش حوريانا حوريان هيم أشي يعني لا أشوريا كانوا ورجلي بابلين يعني أوي هي أو سبكي هي أوش أخذوا دات شركتان ماوا أشير كبي زو ولام بي أشير شيري أشير شيريم دڵنیا بوون دڵنیا نەبوون تۆزێک بەو پارچە تابلۆی کە هاتە پێش یەکەم جار ئەوە بۆمانزانی ینی ئی سەردەمی قەدیمە با بڵێن و سەرەتای ناوەکەی بی کە خوێنمانەوە ئاشیر ینی وامان لێکداوە کەەوە شەرقی بی و ئاشووری بی بۆیە لۆژیکی بیرتان کردەوە بە جوێرە لۆژیک بڵێ باشە با بزانین ئەشیر شیریم وەڵامیشی ڕاستە یاخود هەڵێ
زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست هاریان هەیمن نەتانتوانی ئەو دەقاڵا بەدەست بێنن. زانکۆی جیهان هەولێر کاری مایە بەس بیکاری بەس بیرکاری ماوەتەوە نییە ئەی بیمە کاتە بیرکاری بە بیکاری لە بیرکاریش تەنها بیماوە ئەمە کۆتا دەخاڵە لەم بڕگەیی بەرنامەکەمان. ئەگەر ئەمڕۆ چوارشەممە بێت دوای 100 ڕۆژ دەبێتە چەند شەممە؟ ئەی شەممە بی 5 شەممە سی 4 شەممە دی هەینی سی چرکەتانەیە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام بی پێنجشەممە بی 5 شەممە. بۆچی پێنجشەممەتان هەڵبژار چۆن تا حساب کردو؟ سەتی دابەشی سی ڕۆژی دەکەی گەرمانگەچی سیویەک بی ڕۆژێک بە پێش دەکەوی ڕۆژێ پێشەکەوێ یا لە ڕۆژی زیاتر هەڵوێست تو ئەوە یاری بە قەڵەمەکەکەی چک چک لێرەوە دەرەچێ پێمان بڵێ ڕای تۆ چییە؟ شەممە ڕای تۆ شەممەیە؟ ئەگەر ئەمڕۆ چوار شەممە بێت یعنی کێشەتان هەبوو لە نێوان شەممە و پێنجشەممە؟ لەوانەیە دووچی غەڵەت باشە با بزانین پێنجشەممە وەڵامیشی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان بەداخەوە هەڵەیە دوای 100 ڕۆژ هەمان ڕۆژەکە دوو ڕۆژی یەخیتە سەر ئەبێتە هەینی نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن. خۆشەویستانم لە قۆناغی یەکەمی بەرنمەکەمان پرسیارەکان هەمووی کران کاتەگۆریەکان هەمووی هەڵبژێران پرسیارەکان کران خاڵەکان وەرگیران ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخوێنمەوە. زانکۆی لوبنانی فەرەنسی 60 خاڵ. زانکۆی جیهان هەولێر 70 خاڵ. لە نێوان هەردوو زانکۆ 10 خاڵ هەیە بەڵام کۆتا قۆناغ ماوە ئەویش ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسیە. بابزانین لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی خاڵەکان چی بێسەر دێت. بەڕێزان و خۆشەویستان دەچینە ناو بڕێک و دەینەوە لای. بەڵێ سەرەتایمە کاتەگۆری تەکنۆلۆژیامان هەڵبژارد بەپێی ئەوەی من قوتابی بەشی زانستی کۆمپیوتەرم کۆمپیوتەر ساینس پرسیارەکە باس لێوە دەکردکەوە فایرفۆکس کام کۆمپانیا دروستی کردووە. بەڵێ هەر لە بیدایەتی پرسیارەکەیەوە من دەمزانی کەەوە مۆزیلا دروستی کردووە لەبەر ئەوەی نازناوەکەی خۆی مۆزیل لە فایرفۆکسە و هەڵبژاردنەکانی کەشتوانیم هەمووشی بکەمەوە کە یەکیان ئۆپێرا بوو کە سەر بە کۆمپانیاشترە و یەکیان کرۆمیۆم بوو کە سەر بەوانەیە کرۆمی گۆگڵە و ئەوەی تریشان زانیاریم لەسەر نەبوو بەڵام دڵنیا بووم کەەوە مۆزیلایە. کاتەگۆری نەرمان هەڵبژار کەواتە گرافۆلۆژی چییە کە بە هونەری خۆشنووسی دەکە هونەری خۆشنووسی دەکەن بەمانەوەی دەکرافۆری کە وەرەقی بەردەستە ئیتارەکەی هەموو دەگرێتەوە بۆ ئێمەمان پێ ڕاز لەگە هاوڕان هاوڕابن ئەومان هەڵبژار و ڕاز دەرچوو.
لە پرسیاری دووەم کاتەگۆری تەکنۆلۆژیامان هەڵبژاردووە دووبارە بۆی بەختی خۆمان لێ تاقی بکەینەوە پرسیارەکە باس لێوی دەکرد چێ یەک لەمانە دامەزرێنەری یاخود دروستکەری وشەی WW بوو وێبسایتەکان بەڵێ من ڤێن کرێفم هەڵبژارد لەبەر ئەوەی بە باوکی ئینتەرنێت ناسراوە چونکە زیاتر ڕام بۆ ئەو چوو و بەڵام بەداخەوە پرسیارەکەمان هەڵەبوو ئێمە لە کەتەگۆری مێژومان بژار کە پرسیاری مێژوو جیڤارە خەڵکی چێندەرە ئێمە باسیۆمان کە خەڵکی ئەرجنتینەوە کە دکتۆراش لە ئەرجنتینایە و لە هەمان کات لە ساڵی 2004 بە ڕسمی حکوومەتی ئەرجنتین بڕیاری لە ناوی میسی و ناوی جیڤارێ مەمنوع کرد لە منداڵەکان لەبەر ئەوەی 5 ملیۆنی تێپەڕاندێک کە منداڵ بەو دوو ناوەی هەیە بۆیە دەبێتە کێشە لە بواری پەروەردە لە سەرەتادا بۆ ئێمە تاکید بینە پرسیارە کە 100% جیڤارێ ئێمە کاتەگۆری مێژومان هەڵبژارد لەوێدا باسی ئەو فڕۆکەوانەی دەکرد کە هەڵەبجەی کیمیاباران کرد زۆر بەداخەوە هەڵەمان کرد هۆکارەکەشی بۆەوە دەگەڕێتەوە بەهۆی بوونی ئسترێس لەناو یاریەکە ئەمە وای کرد من پێم وایە ئەمە هۆکارێکی سەرەکی بوو کە ئێمە هەڵبژاردەیەکی هەڵبژێری کەتگۆری ئەدەبیاتمان هەڵبژارد پرسیارەکەش ئەوە بوو کە کامیان لەمانە بەرهەمی شێرزاد حەسەنە ئەم هاوڕێمان سلێمان دیار بوو سەردەی مەکتەی بەبیرات بووە و وەڵامەکەی ڕاست بوو ئێمە لە کاتیگۆری تەندروستی ئەو پرسیارە هاتەوەکەەوە کام لە یەکێک لەمانەی خوارەوە دژە زیندەجینیەوە تا ئەنتیبایۆتیک نییە خۆتبەختانە وەڵامەکەم دەزانی کارسێ وەڵامەکەیت کە نەبوو سفتریاگزۆن سفیکسیمەوانە نەبوو پرێدنیزۆلۆن کە ئەو دژە زیندەجی نەبوو ئێمە کەتەگۆری وەرزشمان هەڵبژارد کە پرسیارەکە گوتی کێ لە ساڵی 1998 جامی جیهانی بەدەستێنە منیش وەک خۆم باگراوندێکم لەسەر وەرزش هەبوو و ئەکید بوونەوە کە فەڕەنسا و یاریەکەش یاری زێدان بوو کە ئەستێرە یاریەکە بوو لەو یاریە 2 گۆڵی کرد و یاریەکە 3-1 بەرامبەر بەرازیل فەڕەنسا سەرکەوت ئێمە کاتەگۆری جوگرافیامان هەڵبژارد پرسیارەکەش ئەوە بوو کە نەخشەیەکیان بێمەدا بوو کە گوای ئەمە کام بەشی کوردستانی گەورەیە ئێمە گومانمان هەبوو لەوەی کە ئایا بە کوردستانی باکوورە یاخود ڕۆژ ئاوا بەڵام بەهۆی بوونی دەریاچەیەک کە لەناو ئەو نەخشەیە دیتمان ئەگەری ئەوە زیاتر بوو کە باکوور بێت بۆیە ئێمە کوردستانی باکوورمان هەڵبژارد ئێمە کەتەگۆری وەرزشمان هەڵبژارد پرسیارێک هات بووە کە یاری بلیارد لە چ وڵاتێک داهێنرا و منیش پارساڵ لە سەیری بەرنامەکانم دەکەم پرسیاری تێدا نەبوو بەڵام سێرچم لۆ یاریەکان کرد بزانم چێ لە کوێدان داهێنراوە و یاریەکان چوتیە ئەوە بوو کە هی بلیاردم کەوتە بەرچاو ئێستا لە بیرم هاتەوە وتم لە فەڕەنسا و بەخۆشحالیەوە وەڵامەکەمان ڕاست بەڕێزان خۆشەویستان دووبارە سڵاو و گەڕاینەوە لاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی پێشووی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیری بێنمەوە هی هەردوو زانکۆ زانکۆی لوبنانی فەڕەنسی 60 خاڵ زانکۆی جیهان هەولێر 70 خاڵ بۆ هەر قوتابیەک کە بۆ هەردوو بەشدار بوویە کە هێنە لای من 5 پرسیار هەیە و هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە لە زانکۆی جیهان هەولێر محەممەد بەخێر زانکۆی لوبنانی فەڕەنسی مثەنا محەممەد هەروتان بەخێر بێن 5 پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە خۆتان ئامادەکەن دەستان نزیکەنەوە لە بۆتۆنەکان بەڵام چاوەڕێکن تا پرسیارەکە هەمووی خوێنمەوە اینجا دەست دێمە بۆتۆن ئامادەن پرسیاری یەکەم پرسیارەکە دەڵێ چ کۆمپانیایەک ئۆتۆمبیلی کرۆلا دروست دەکات چ کۆمپانیایەک ئۆتۆمبیلی کرۆلا دروست دەکات زانکۆی لوبنانی فەڕەنسی تۆیۆتا مثەنا وەڵامەکەت ڕاست بوو پێش خاڵە بەدەستێنا بۆ زانکۆکات محەممەد وەڵامەکەیدا بۆ اینجا دەزێنی بۆ بۆتۆنە یا خۆ داماداکی بۆم جارە دە باشە دەی
پرسیاری دووەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت بە تێکەڵبوونی کام دوو ڕەنگ ڕەنگی سەوز دەردەچێت زانکۆی جیهان هەولێر شین و پرتەقاڵی شین و پرتەقاڵی هەڵێ هەمووتە نازانی سۆر و زەرد سۆر و زەرد دیسان هەڵەیە وەڵامە ڕاستەکە شین و زەرد نەتانتوانیەوە پێنج خاڵە بەدەست بێنن سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێ وشەی ئێستاتیکە بە مانای چی دێ وشەی ئێستاتیکە بە مانای چی دێت نەتان بیستووە ئێستاتیکە زانکۆی لوبنانی فەڕەنسی ئارامی ئارامی هەڵەیە محەممەد دەزانی زوو وەڵام بەرێ کات نامێنێ سەقامگیر سەقامگیری کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە جوانی ناسی یاخود علمت جەمال یا زانستی جوانی چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت پایتەختی کەنەدا چ شارێکە زانکۆی جیهان تۆرێنتۆ کە بە شاری جوان دەناسرێت هەڵێ کەنەدا بەخۆی کەنەدا بەخۆی پایتەختی کەنەدا کەنەدایە تۆرینتۆ پایتەخت نە کەنەدایە نە تۆرێنتۆیە وەڵامە ڕاستەکە ئۆتاوە پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێ دووەم بچووکترین وڵات لە جیهاندا چه وڵاتێکە زانکۆی لوبنانی فەڕەنسی کوێت هەڵێ ئایسلەندا ئایسلەندا 100,000 کەسن بۆ یەکەم جارش بەشداری کاسە عالەمی و جاریان بچووکترین وڵات هەڵێ وەڵامە ڕاستەکە مۆناکۆ زۆر زۆر سپاسانەکەی نەتوانین بچنەوە شوێنەکانی خۆتان زانکۆی جیهان هەولێر لانێش لانێش بەخێربێی زانکۆی لوبنانی فەڕەنسی مستەفا مستەفا بەخێربێی تۆش بە هەمان شێوە پێنج پرسیار بۆ ئێوە هەیە و هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەر و پرسیار یەکەم دەڵێت VI چ ژمارەیەکی ڕۆمانیە زانکۆی جیهان 6 زۆر ڕاستە لانێش توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چ شارێکە زانکۆی جیهان هەولێر واشنگتن دیسی زۆر ڕاستە لێمەدە ئیشەکە کۆمپیوتەرەکە ئەزانێ کاتان زووتر دەستان پیاناوە سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت جاڵجاڵۆکە چەند قاچی هەیە زانکۆی جیهان هەولێر 8 قاچ زۆر ڕاستە لانێشتوانیت پێنج خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت شاری ئەمستردام دەکەوێتە چ وڵاتێکەوە زانکۆی لوبنانی فەڕەنسی ئەمستەردام هۆڵەندا مستەفا زۆر ڕاستە توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت چی ویلایەتێکی ئەمریکا تەنها لە دوورگە پێکاتوە زانکۆی جیهان هەولێر خۆی دوورگەیەکە شتێ بڵێ
کاتن ئەمە لانێش مستەفا زانی فلۆریدا فلۆریدا کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە هاوای زۆر سوپاسی هەردووتانەکەم چنەوە شوێنەکانی خۆتان زانکۆی جیهان هەولێر بورهان بورهان بەخێربێت زانکۆی لوبنانی فەڕەنسی هەڵۆ هەڵۆ تۆش بەخێربێی بە هەمان شت سوپاس خۆش پێنج پرسیار و هەر پرسیاری پێنج خاڵی لەسەرە پرسیار یەکەم دەڵێت دەرهێنەری بەناوبانگی کورد یەڵماز گۆنای لە چ وڵاتێکدا بە خاک سپێراوە زانکۆی لوبنانی فەڕەنسی تورکیا تورکیا هەڵەیە بورهانەزانی یڵماس یەڵماز گۆنایی یڵماز گۆنای لایهی لە ئەڵمانیا ئەڵمانیا نە سویدیش نییە وەڵامە ڕاستەکە لە پاریس لە فەرەنسا دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت پێستی مرۆڤ لە چەند چین پێکاتوە زانکۆی لوبنانی فەڕەنسی لە سێ چین پێکاتێ لە سێ چین زۆر ڕاستە هەڵۆ توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکات و پرسیارێکی تر بۆ ئێوە پرسیاری سێمە پرسیارەکە دەڵێت ژمارەی دانە ئاسایەکان لە مناڵێکی ئاسایی داشن زانکۆی لوبنانی فەڕەنسی ئەڵێ 20 هەڵۆ زۆر خێرا بووی وەڵامەکەشت زۆر خێرا بوو و زۆر ڕاستیش بوو و توانیت پێنج خاڵیش بەدەستبێنی بۆ زانکۆکات بوران تۆزە خاوی تۆ ئەو خێراتر بوو ناپرسیارەکە تاو نەبوو ئەیزانیوێتی وەڵامی دایە وەڵامەکەشی ڕاست بوو کێشە نییە ئەوێ ڕۆحی ڕاضی دۆڕانیان بردنەوە بەرەم دەستان خۆش چوارەم پرسیار و پرسیارەکە دەڵێت بەرلین پایتەختی چ وڵاتێک زانکۆی لوبنانی فەڕەنسی ئەڵمانیا ئەڵمانیا هەڵۆ پێنج خاڵی تریشت بەدەستێنا بۆ زانکۆکەت کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ شێوگی کیمایی ئامۆنیا چییە زانکۆی لوبنانی فەڕەنسی NH4 هەڵەیە بورهانەزانی ئەمۆنیا بەڵێ شێوگی کیمیایی ئامۆنیا چییە NH3 زۆر ڕاستە بورهان پێنج خاڵە بەدەستێنا بۆ زانکۆکە زۆر سوپاسی هەروتانەکەین چنەوە شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی جیهان هەولێر هەڵوێست هەڵوێست بەخێربێیت زانکۆی لوبنانی فەڕەنسی سلێمان سلێمان خۆش بەخێربێی کۆتا دوو بەشدار بوو پرسیاری یەکەم بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت بابەتایری هەمەدانی شێعرەکانی بە چ شێوە زارێک نووسیوە کرمانجی زانکۆی جیهان هەولێر ئەڵێ کرمانجی سلێمان تۆ زانی کەلهوڕی ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە لوڕی دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت بچووکترین ژمارەی خۆبەخش چ ژمارەیەکە زانکۆی جیهان هەولێر ژمارە یەک هەڵەیە سلێمان چوار ژمارە چوار دیسان هەڵەیە ژمارە دوو وەڵامە ڕاستەکەیە کە بچووکترین ژمارەی خۆبەخشە سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ژمارەی ئەتۆمی ئۆکسجین چەندە
زانکۆی لوبنانی فەڕەنسی ئەتۆم ژمارەی ئەتۆمی ئۆکسجین چەندە؟ 2 هەڵوێستە زانی؟ 3 هەڵەیە ژمارە ڕاستەکە ژمارە 8 پرسیارێکی تر بۆ ئێوە ئەو ناوچانەی کە لە بۆشایی گەدوندا هێزێکی کێشکردنی زۆریان هەیە و هەموو شتێک و مادەیەک سلێمان کوونە ڕەشەکان زۆر ڕاستە سلێمان وەڵامەکەت ڕاستە کوونە ڕەشەکان پرسیارەکەش تاو نەکرد و بەس دیار بوو پرسیارەکە وازێح بوو پێنجەم پرسیار بۆ ئێوە وە پرسیارەکە دەڵێت هێمای پارتی کۆماریەکانی ئەمریکا چییە؟ زانکۆی جیهان هەولێر هێمای پارتی کۆماریەکانی ئەمریکا زوو شتێ بڵێ کاتە نامێنێ دۆنکی هەڵێ سلێمان نەزانی؟ فیل سلێمان توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکە زۆر سوپاسانەکەین بچنەوە شوێنەکانی خۆتان زۆر سوپاسانەکەین هەڵوێست دەست خۆش بێ زۆر سوپاسانەکەین بەڕێزان و خۆشەویستان پێشبڕکێکەی نێوان زانکۆی جیهان هەولێر و زانکۆی لوبنانی فەڕەنسی بەم شێوەیە کۆتایی هات ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخوێنمەوە زانکۆی جیهان هەولێر 90 خاڵ زانکۆی لوبنانی فەڕەنسی 95 خاڵ زانکۆی جیهان هەولێر زۆر سوپاسیەوە ئەکەم کە بەشدار بوون لەگەڵ ئێمە هیوادارم لە ژیانتانە سەرکەوتوو بن لە خوێندنتانە سەرکەوتوو بن و ساڵی داهاتوو بێنەوە بۆ لامان بەشدار بنەوە و لە هەموو بوارەکانی ژیانتانە سەرکەوتوو بن دووبارە سوپاسیەوە ئەکەم کە ئێوە بەشدار بوون لەگەڵ ئێمە دەستان خۆش بێ و پیرۆزبای لە زانکۆی لوبنانی فەڕەنسی دەکەم و لە قۆناغی داهاتوو ئەتان بینینەوە پرسیارەکان سەخترە بێ پێشبڕکێکە ململانێکە سەخترە بێ خۆتان ئامادەکەن زۆر سوپاسی ئێوەشەکەین بینەرانی خۆشەویست کە لەگەڵمانە بوون تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خۆی لە هەموو شوێنێک باوە کە دەڵێن گرنگ بەشداریکردە بەڵام لەگە ئەو بەشداریکردنەش ئەکید تمۆحاتی بردنەوەت هەیە بۆ ئەمەش کە ئەمڕۆ بەو ئاستا بردمانەوە لە کۆتاییەکان هەر منافەسە هەبوو ئەکید هەستێکی زۆر خۆشمان هەیە زۆرش خۆشحاڵین و ئینشاءڵڵە لە بەرنامەکانی داهاتوو دەتوانین سەرکەوتن بەدەست بێنین بێگومان هەستێکی زۆر خۆشم هەیە بەوەی کە توانیمان قۆناغی یەکەم بە سەرکەوتووی ببڕین هیوادارم کە بتوانین لە قۆناغەکانی داهاتووشدا سەرکەوتن بەدەست بێنین هەستێکی خۆشمێ دوایەوەی کە سترێسێکی زۆرمان لەسەر بوو و خاڵەکانمان زۆر لێک نێزیک بوو لەگەڵ زانکۆی بەرامبەرمان و خۆشبەختانە سەرکەوتین بەڕاستی هەستێکی زۆر خۆشمەیە کە ئەو دەستکەوتەمان بۆ زانکۆیەکی گەورە کە بە نوێنەرایەتی زانکۆیەکی گەورە لێرە بووین و توانیمان سەرکەوین ئینشاءڵڵە ئەو هەستە هەتات کۆتایی یاریەکە هەر لەگەڵمانە بێ هەر سەرەکەوین ئینشاءڵڵە وڵایی کە کاک سلێمان پرسیاری کۆتایی وەڵام داوە هەستێکی زۆر خۆشم هەبوو بەڵام دەبێ هەر بۆ هەستە ئەو هەستە هەتا کۆتایی بەردەوام بێ چونکە ڕێگایەکی زۆرترمان لە پێشە ڕوبەڕبوونەوەکانیش تا خەتر دەبن هەموو لە قۆناغەکانی تریش سەرکەوتن بەدەستبێنی و هیوا سەرکەوتنیش بۆ ساڵێکی دیکە بۆ زانکۆی جیهان دەخوازم ناخۆشە کە دەدۆرە بەڵام ژیان بەردەوامە ینی لە هەموو سەرتە لە هەموو دۆڕانەکان سوود وەرگری ئینشاڵڵە لە ساڵی دابێ بە تین و گورەچکە بۆ هەوڵی یەکەم تێدەکۆش بەهۆی ئەوەی ئێمە نەماتوانی سەرکەوین ئەوە واتە ئەوە نادەکە ئێمە بە دۆڕا و هەژمار بکرین بەڵێ لەبەرەوەی ئاستی زۆر باشمان پێشکەش کرد و دڵنیام هاوڕێکانم داهاتۆکی زۆر باشیان دەبێت و فشارێکی زۆریشمان لەسەر بوو جا لەبەر ئەوە لە هەندێک لە پرسیارەکان هەڵەمان کرد ڕکاوەریەکە زۆرتون بوو هەرۆکوتە سەرەتا ئاماژەم پێکردوتم ئەگەر بردۆڕین دڵنیام لەوەی ڕکاوەریەکە زۆرتون دەبێت مەسلەی دۆڕانەکەمان تەنیا مەسلەی تەکنیکی بوو هیچی تر نەبوو ئەگەرنا مەسلەی سورعە بووکەوە لە بەشی دووەمی بەرنامەکە لە داگرتنی
بۆچنەکە وەکو ئەوەی کەەوە سریعتر داگیری دەتوانانی زووتر وەڵامی پرسیارەکان دێەوە وەکو جەناوتان دیتان لە قۆناغیەکەم ئەمە زۆر باشتر بوون و دەخاڵش لە پێش بوون و توانای ئەوما هەبوو بیکێنە 20 خاڵ بەڵام دەرفەت نەبوو بەداخەوە بەڵام ئەو دۆڕانەمانای ئەوە نیەکەوە قوتابەکانی مە بێتوانە بوون بەڕاستی توانایەکی ناوازیان نیشاندا توانایەکی وایان نیشاندەکەوە ینی پرسیاری وایان جوابداوەکەوە لە لیڤڵی خۆیان زۆر بەرزترە.